ڕۆڵی ژن لە هەموو کایەکان و هەموو شۆشەکانە دەور و کاریگەری خۆی هەبوو بەتایبەتی ئێمە باسی سەردەمەی شاخەکەن لە سەردەمی شاخی شاید بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و لە هەموو شۆشەکانیشە ژن ڕۆڵ و کاریگەری خۆی هەبوو لە هەروەها لە یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی شۆبانگەشەی ئازادی و ئازادی یاوە بە ئازادی و یەکسانی یاوە بەگوێی ژناندا بەبێ جیاوازی چۆن پیاوان ئەبن بە ڕێخستن ئیشی ڕێخستنەکەن و هەروەها ئیشی پێشمەرگایەتەکەن ئەمە لای یەکێتی نیشتمانیش کوردستان یعنی خاڵێکی زۆر گرنگ بۆ ئیشیشی لەسەر کردو بۆی ئێمە لە سەردەمی شاخیشا ژنانی شاخمان هەبووە کە وەکو برا پێشمەرگەکان توانیوانە ڕۆڵ و کاریگەری خۆیان هەبێ بە پێی ناوچەکان ژنمان هەبووە هەر لە سەردەمی مەسەلەن دروستبوونی شۆشەیەکێتی نیشتمانی کوردستانە وەکو ئەگەر بیست بێتان لەم ڕۆژانەشا باسکرا ژنەکەی عومەری شێخ مووس یاخود هێرۆخان بە ئەمانە ئەتوانین بڵێن یەکەم ژن بوون لە شۆشی نوێی یەکێتی نیشتمانی کوردستانە کە ڕۆڵ و کاریگەری خۆیان هەبووە هەم ئەم وەکو ئەوەی کە دوای ئەوەی کە ئێمە ژنانی کاشمان هەبووە کە کاتی خۆی لە ڕێخستنەکانە ئیشیان کردو لە ناو شارەکانە لە شارۆچکەکانە ئیشیان کردو لە ئەسنای چالایشی خۆیاندا توانیوانە یعنی کارێکی زۆریان کردو کەشم بوون لەلایەن حکوومەتی عێراق و چوونەتە دەرەوان و لەوێ برێویان بە ئیشەکەی خۆیانەوە هەم لە ڕووی ڕێخستنەوانە هەژنمان هەبوو لە ڕاگەاندنەکان لە بەشە ڕاگەاندن لە دەرەوە ئیشێکی دۆژنیشمان هەبوو وەکو بوارێکی سەربازی کە توانێتی کار و چالاکی خۆی ئەنجام بدات و هەروەها مێژوو شاهدی ئەوەیە کە ئێمە کۆمەڵی ژنانی پێشمەرگەی ژنانی شاخمان هەبووە کافێخانمان هەبووە و زۆر لەو ژنانی کەمان هەبووە کە لە سەردەمی شاخە لەگەڵ مێردەکانیان نابوون و ئەو کاتش خۆتان نەزانێت ژیانی شاخ ئاسان نەبووە قورس بووە هەموو کوژنە پێشمەرگێک و هەموو کوژنێکیش کاری ڕێخستیان کرد بێت و توانیوانتە لە ڕووی یارمەتی و لە کاتی چالاکیەکانیشە هاوکاری پێشمەرگیان کرد بێ دوای ئەوەی ئێمە بینەوە شۆشی نوێ یەکێتی نیشتمانی کوردستان گرێ بنین بە شۆشی ئەوەی کە لە دوای ئازادکردنی کوردستان بەڕاستی کە لە ئەدوای نەوەیەکەوە وەژنان ئەو کاتە توانیان ئەو ژنانش لە ڕێخستنەکان بن توانیان گەڕوتینێککە بەخۆیان بدەنەوە گەشەی کرد لە ڕووی ئەوەی کە ژنان بتوانن لە ڕووی ڕێخستنەکانی شانە لە کۆمیتەکانە دەستیان جێگەی دەستیان دیار بێ وەرها ئەمە کارێکی وای کرد ئێمە ئەو کاتە ژنان هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابووری و لە دام و دەستگاکانیشا بەڕاستی دەور و کاریگەری خۆیان هەبوو کە ئەمە ڕنگدانەوەیەکی زۆری هەبوو لەسەر ژنان لەسەر گەنجان کاتێکە هاتین لە دوای ئازادلاوەی کە ژنانمان لە ڕاپەڕینەکەشا بەڕاستی بەشداریان کردووە جێگەی دەستیان دیار بوون دو ئەوەی کە کوردستان ئازادکرا هێزی ڕێخستنەکان ڕێکخرانەوانە و ژنان بەشداریی کاریان هەبوو ئەجا کۆمەڵی ڕێکخراوی ژنانیش دروست بوون ئێمە باس لە یەکێتی ژنانی شەکەین بەڕاستی یەکێتی ژنانی کوردستان کە ڕێکخراوێک بۆ ئەویش کە لە شارە لە شاخەوە دروست کراوە و لە سەردەمی ڕاپەڕینەکان شاها ئەو ژنانە توانیوانە ئەو کاتە ڕۆڵی ژنانەکانی ئێوەکوێکێتی ژنان و ڕێکخراوەکانی ژنانی سەربەخۆی ژنان یەک بخۆنە توانیان کاریگەری گەوریان هەبێت لەسەر هەموو ژنانی کوردستان بەبێ جیاوازی و دوای ئەوەی کە باسی ڕێخستنەکانەکەن ئێمە لە ڕێخستنەکان ژنان گەڕوتینێکی باشی و خۆی ببینێ کە توانای ئەوە بووکە ئێمە بۆ یەکەم جار بوو لە ڕووی ڕێخستن و لە ڕووی ئەوەی کە لە دام و دەستگاکانیشا بۆ یەکەم جار بووکە لە پەرلەمانی ساڵی 1992 لە پەرلەمانی هەرێمی کوردستانە 7 بۆ 9 ئەندام پەرلەمانمان هەبوو دوای ئەوەی یەکەم وەزیری ژنمان هەبوو کە کافێخان بوو دوای ئەوە چەندەها بەڕێوەبەراتیمان هەبووە کە ئەمانە کارێکی کە ژن بتوانێت برێوێکی زۆر بەخۆی بدات لە هەموو بوارەکانە ئێمە بەتایبەتی کە باز لەسەر مەسلەی پێشمەرگەژەکەین ئێمە یعنی ئەو ژنانە ئێمە لە دوای 96ەوە بەڕاستی ئێمە کە توانیمان کۆمەڵێک گۆڕانکاری کۆمەڵێ شت هاتە سەر ئەوەی کە ناخۆشی و شڕ ئەسەپێنرا بەسەر ئەندام کۆمیتەکانمان بەسەر ئەندامەکانی ڕێخستنا توانیمان ئێمە چۆن کە پێشمەرگەکان ئەندام کۆمیتی پیاوەکان توانیان بڕیارەکات بوو کە ئەبێت چەک هەڵگرن لە بەندێ هەر لەبەر هەندێ هەستی وەزئی ناوچەکان ئێمەش کۆمەڵی ژنی شاری سلەیمانی بن کە ئەو بڕیارەماندا کە فکرەی ژنان بوو بڕیارماندا بە داوامان کرد لە بەڕێزمان جەلال ئەو کاتەکە لە ڕێگەی مەڵبەندی سلەیمانیەوە بوو تەقدیمان کرد بۆ ئەوەی کە هێزێکی ژنان دروست بێت سەرتا ئێمە تقریباً 18 کەسێکە بووین کە لە شاری سلەیمانی بوون دوای ئەم 18 کەسەکە ئیتر بڕیارماندا لەگەڵ هێزەکانی ئاسایشە تەمرین و ڕاهێنانیان پێکردن و بەرەبەرە ژنان پەیوەندیان پێوەکردن ئەویش یەکەم هەنگاو بەهۆی ڕاگەیاندنەوە ڕاگەیاندنی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کاتە کەناڵی دایە کەناڵی گەلی کوردستان بۆ بەڕاستی
و هەروەها کوردستانین و ئەمانەکە وایان کرد دەنگی ئەم ژنانە بگە بە هەموو شارەکان و بە هەموو ناوچەکانیکە ئیتر ژنانی کە ئاهاتن پەیوەندیان پێوە ئەکردن و توانیمان لە ماوەیەکی زۆر کەمە فەوجێکی ژنان دروست بکەین و فەوجێکی ڕاهێنرا و کە مەیەک سەرتا وتمان دەستمان پێکرد کە ئەم فەوجە مەبەست لە دروستبوونی ئەو فەوجش ئێمە مەبەستمان ئەوە نەبوو چەکێک بکەینە شان و ئیتر ئێمە یان ئەمە یەکێتی نیشتمانی کوردستان پێویستی بەم چەند کەسە ژنە هەیە بچێ شەڕی بۆ بکە ئامانجی ئێمە بۆ ئەو چەکە وەکو قەڵەمێک بەکاربهێنین بۆ وشیارکردنەوەی ژنان و هەروەها بۆ ئەوەی کە ئێمە ژنان بتوانن لە هەموو بارەکانە مەسەلەن ئەو مەترسیانێکە لەسەر ژنان هەبێ کەم بکرێتەوە و ئامانجی ئێمەش لەو کاتەیە کە بیرمان لەوکە کە ئێستا ئێمە دامەزراوەمان هەیە کە ئێمە حکوومەتمان هەیە پەرلەمانمان هەیە ئامانجی ئێمە بەدەستێنانی ئەو پاراستنی بەدەستێنانی ئەو دەستکەوتانە بوو کە بەدەستمان هێنابوو و دوای ئەوەی ئێمە ئەو فەوجەمان وای لێکرد بەڕاستی بووکو خوێندنگایەکی لێهات توانیمان چەنەها ژنی پێشمەرگە دروست بکەین ڕاهێنانی پێ بکەین وە کە ئەو ڕاهێنان مەشقمان پێکرد لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان بەبێ جیاوازی توانیمان ئەو شەڕەدا سەپەیوانەی بەسەر هەرێمی کوردستانات ژنا خۆشبەختانە توانیوان دەوری کاریگەری خۆیان هەبێت و ڕۆڵێکی کاریگەرمان بینێ لە ماوەیەکی کەما ئیتر توانیمان ئێمە بەهۆی ڕاگەیاندنەکان و جەولەمانەکە جەولەیەکی گەورەمان لە یەکی حوتە بۆ حوتی حوت جەولەمانە کرد لە ناوچەی شارباژەر و تەلەڤیزۆن و کەناڵەکان لەگەڵمانە بوون ئەمە دەنگدانەوەیکی زۆر باشی هەبوو کە ئێمە ژنان بە شەو ڕۆژ جەولە ئەکەین و کاریگەریمان هەبوو ژنەی ناوچەکانی کە پەیوەندیان پێوەکردین لە دواییدا ئەمە کە گەشەی کرد توانیمان ژنانی ناوچەکەی کەش ژنانی هەولێر ژنانی ڕانیە ئەمانە کە پەیوەندیان بە ئێمە کرد و ئێمە هێزەکەمان گەورەتر بوو و هێزەکە بۆ ئێمەش جوانتر بێت چکە هەموو ژنانی ناوچەکانی کەش کۆ کردەوانە و لێرە هێزێکی کاریگەریمان دروست کرد بەشداریمان لە شەڕی ئەنسار ئیسلام کرد بەشداریمان لە پرۆسی ئازادی عێراقی لە هەردوو محوەری کەرکووک و خانەقینەوە ئێمە ئەو کاتش لە کەرکووک بەڕاستی ئێمە بریندارمان هەبوو لەو کاتی هجوومەکە ئێمە یەکەم دەستە بووین کە کۆمەڵێکە بۆ ڕێگریان لێ ئەکرد و ئانویست مەسەلەن ئێمە لە دوای ڕزگارکردنی کەرکووک بچین بەڵام ئێمە چوونە ناو سایاری پیاوەکانەوە ناو سایارەکەی مامڕۆستەماوانێ کە یەکەم مەفرۆزە بچوونە کەرکووک خەستەخانەکەی کەرکووک خەستەخانەی ئازادی و دوای ئەوەی ئێمە ترسی تقریبا فەسیلێکمان چووە ئەوێ و لەوێ ئەرکمان پێدرا و لە خانەقینیشەوە پێش ئەوەی کە هجوم بکرێت بۆ خانەقین ئەو کاتە کاگمەلا بەختیار بەڕاستی سەرپەرشتی ئەو محوەرەیە کرد توانیمان ئەو کە لەوێشەوە ژنەکانمان لەگەڵ هێزەکانی پێشمەرگا ڕێک بکرێن و گەورەترین چالاکیان ئەنجامدا لەوێش لە خانەقین چکە ناوچەی ئازادکراوی لێ بووە ئێمە مەسەلەن خەڵکی خانە پێشمەرگەی خانەقینیشمان لەگەڵا بوو کە ئێستا ئەمید لە میعا ئەویش بەو شێوەیە بە ئێمە توانیمان لەوێشەوە لە هەموو ئەو محوەرانە ژنەکان سەرکەوتو بەردەست بێن و بانخێکی زۆر گەورەی ئەوێ کە پڕ بوو لە ئاڵتون ئەوان ژنان پاراستیان ئێمە لە کەرکووک خەستەخانەی مناڵان نەمان هێش یەک مناڵیان نەخۆشە بچێتە دەرەوانە ئێمە شەوان تەقەمان لەسەر بۆکە ئێمە پارێزگاریمان لەو خەستەخانەی ئەکرد و زۆر شوێنی کایان ناینەکە ئێمە توانیان بەرپرسیار ژنان توانیان بەو ماوەکەمە گەورەتن بەرپرسیارەتی لە ئەستۆ بکەن و سەرکەوتن بەدەست بهێنن هێزی ژنان هێزێکی زۆر خۆڕاگرن و هێزێکی چاونەترس بوون و هێزی ژنان ئەوە یەکەم جاریش نەبوو کە باز لەوە ئەکەین بڵێن ئێمە کاتی خۆی بەڕاستی کۆمەڵی ئێرانی شەبوو کە ئەوانە دەور و کاریگەریان بینیوە لە کاتی خۆیان و ئێمە شۆڕشی خۆشمان هەر ژنان دەوری کوێ حەزم کە یەک خاڵێکە باسی لەسەر ئەفسەری ژنان کە ئێمە لە دوای ئەوەکە ئێمە ئەو هەموو چالاکیمە بینی لە دوای پرۆسی ئازادی عێراق ئێمە یەکەم جار بوو لە کوردستان و عێراقەکە 11 پێشمەرگەی ئێمە بەشداری لە خولی ئەفسەران بکە لەگەڵ زیاتر لە نازام هەزار پیا بچەند بوو بەبیرم بێ ئەوەنە لەسەر ئاچی ژنەکانش پلی یەکەمیان بەدەستێنا کە ئەمە کاریگەرێکی زۆر خۆشیە بوو ئێمە لەو کاتەیە ترکە ژنەکانمان ئەوان تەواو کرد یعنی هاتنەوە بۆیرە هەر لێ پیان و پێدویان ژن ئەبێتە حێ بۆ نەکرێت بەداخەوە ئەو دەستوری هەمیشە دەستوری هەموارکردنەوەی عێراق کاتی خۆی لە دەستوری حکوومەت عێراقی بەسا ئەوە هەبووە کە ژن بەدڵتە حێ وەرگرتە بەڵام ئێمە لە یەکەم قۆناغی کە ژنەکانمان بوون بە ئەفسەر ڕەفزی ئەوەمان کردەوانە ئیترەوە عێراقش خۆی مەسەن لە دەستوری هەمیشەی عێراقەکە هەموار کرایەوە ئەو خاڵە جێبەجێکرا چکە زۆر خەڵکی ئێستا قسە لەسەر بکە ئێمە ئەو فۆجەمان کردە خوێندنگایك زیاتر تا ئێستا لە 80 بۆ 90 ئەفسەرمان لەوە پێگەیشت و ئەم ئەفسەرانە بوونەتە هێزی نظامی ئەو کاتە هێزێکی جیاواز و بەڵام ئێستا کە باز لە هێزی پێش
پێشمەرگەی ژنەکە ئێستا هەموو هێزی نیزامی هێزی ئەکادیمین و هێزێکی زۆر خۆڕاگرن ئەوەی کە مەسەلەن تۆ باسیش لەواکە ئێمە بۆ نمونە باسی شەڕی داعشەکەین یەکەم شت کە داعش بوو کە هات شەڕیەکرد ئەوە بوو کە لەگەڵ یەپەژە شەڕێکە کە شەڕ هاتە کوردستانی ئێمە وەکو فەوجی ژنان خۆمان زیاد لە 9 مانگ ئێمە لە بەرەکانی جەنگ بووین ئێمە شەهیدمان هەبە شەهید ڕەنجین کە جێگری فەوجی من بوو شەهید کرا کە عەدەت قەناس بوو یەکێک بوو لە پێشمەرگە دڵسۆزەکان و سەرکەوتووەکان و کچێکی زۆر ئازا بوو مەبەستی لەوەیە کە ئەو کاتە داعش ئەیود ئەگە هەرچیمان لێ بکرێ ئێمە نابێ بکەونە دەستی ژنێ چکە ئێمە ئەگەر ژن بمان کوژێ ئێمە ئەچینە جەهەنەم بەهەش بە چاوی خۆمان نابینێن وەلای ئەوانیشە ئەوان کرد کە ئەبێ ڕێگری لێ بکرێ ژن وەکو خۆتان ئەزانن داعشات ژنانی شانگات چیان بەسەر هات و چیان لێکردن ئەوانە ئەنێ خۆتان زۆر ئەزانە وەزعەکان چۆن بوو خۆشبەختانە ژن بۆچی لە هێز و توانای ژنێتە خۆتانە بینە لە پەژە و لە سووریاشە چەنەها کچمان هەبوو کە کچی 14 ساڵ و 15 ساڵ کە کەوتۆتە کەمینێکەوە توانوێتی دوژمنەکەی ببەزێن دوژمنەکە بکوژێتوە تا کوشتێتی کوشت دوای ئەو ئەگەر فشێکی پێما بێ خۆی کوشتە بووی نەکەوێتە دەستی دوژمنەکەی لەبەروی هێزی ژن هێزێکی خۆڕاگر هێزێکی چاونەترسە ئەم هێزە هێزێکی ڕاهێنراو بێت و ژن پشت بەخۆی ئەبەستێ وای لێ هاتووە لە هەموو بوارەکانە لەبەروی ژن ئێستا بە دڵنیاییەوە ئێمە بمانوێ نەمانێ کۆمەڵی ڕێگر لە بەردەمی ژنانە دروست بووە هەر لە سەرەتاوە تا ئێساش ئەو کۆمەڵە چکە ڕێیەکی جیاوازیان هەو ئەمەش ناکاتە ئەوەی کە تۆ بڵێ بە ئێستاوە ژن خەلەلی یعنی ڕێگری لە بەردەما بە ئێستاشەوە لە بەخاستان لە بواری سەربازی ژنان زۆر ڕێگری هەیە هەم لە کوردستانی خۆمان هەم لە شوێنەکانی کە لە ڕۆژئاوا ئەو ڕێگرە ئەوان ئەو تەوقییان شکان بەڕاستی سەرکردایەتی ئەوان سەرکردایەتی مەسەلەن کوردی ڕۆژئاوا بە معنای کەلیمە بە پتەوی بە پیاوەکانیان ئەو پڕی قەنەعەت و پاوەڕیان بەهێزی توانای ژن هەبووە خۆتان نەزانین لە هەموو سەرکردایەتێکیانە لە هەموو نوێنەرکەن ئەگەر پیاوێکیان تیابێت 4 ژنیان 2 ژنیان تیابێ ئەمانە جێگەی خۆشبەختێ ژنان لە بواری سەربازی پێویستە هەموو تاکێک ڕۆچکە تو ئەگەر خاکێکت نەبێ ئەگەر نتوانانی خاکەکەی خۆت پارێزی ئیتر چ ژن بێت چ پیا بێ ئەی باشە ئەو ژنانە چاوەڕێ بکەن بێن پیاوەکان یان بەدەست بە پێر چاوی خوان و ژنەکان سەر برن یا پیاوەکان سەر برن و ژن لەبێ دەسەڵاتی خۆی بمێنێتەوە ژن کائینێکی زۆر بەقووەتە کائینێکی زۆر بەقووت و حەزی لەسەر بەخۆی حەزی لە ئازادیە و کائینە وای لێکە کە خۆی شوونێتەوە کەشی پارێزێ حکوومەتی عێراق حکوومەتێکی فیدراڵیە و ئێمە هەرێمێکین کەەوە سەر بە حکوومەتی عێراقنها هەرێمێکی سەر بەخۆین ڕاستە ئێمە ئێستا خۆی حکوومەتی مەسا هەرێمی کوردستان کاری لەسەر ئەوە کردو هەموو هێزەکان ڕێخستۆ لە زمانی وەزارەتی پێشمەرگە ئەمە خۆی لە خۆی ئەمە یەکێکە لە پیا گرنگەکانی کە سەر بەخۆی هەرێم و بۆی کە بتوانێت ئەو دەنگوانە ڕەتکاتەوە من پێم وانە مەسەلەن کورد بەوە ڕازی بێت کە بتوانێت وڵا ئەو دەنگۆیە ئەو شتە جێبەجێکرێ ڕاستە ئەوە ئێمە هەم ئەم هەرێ ئێمە بەڕاستی ئەم هەرێمە ئێمە پشگیری نێودەوڵەتی هەیە پشگیری ئەقلێمی هەیە پێشگیری ناوچەی نێوخۆیشی هەیە پێم وانە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێک بێ بە ئاسانی ڕادەست بەو شێوە بۆ فکرانە بکرێت ئەوەش یاسای خۆی هەیە چکە ئێمە لە زمانی حکوومەتی عێراق ئێمە لە زمانی ئەوەی کە لە حکوومەتی لە وەزارەتی دیفاع عێراق وەکو پاسەوانی هەرێمی کوردستان خۆمان هێزێکی سەر بە خۆمان هەبووە ئەم هێزە هێزێکە هێزی پێشمەرگەی کوردستانی هێزێکی نێودەوڵەتیە هێزێکە باوەڕ پێکراوە تا ئێستا ئەمریکا خۆی یارمەتی هێزەکانی پێشبە ئەی چەند ئەتوانێت و هێزە لە ناو دەرێت کە باز لەسەر هێزی تەگەڵا ئێمە کاتی خۆی کە بۆ نمونە باسی فەوجیر ئێمە ئەم هێزەکە دروستکرا کاتی خۆی مەسەلەن هێزێکی سەر بەخۆم ئێمە کارمان لەوە نەکردو هێزی ژنان و ڕۆڵی ژن و پێگە و هێزی توانای ژن لە هێزی پیا جیا بکرێتەوە ئێمە کارمان لەسەر وەکتەکە هێزی ژنان و یەکسانی بکرێت لەگەڵ هێزەکانی پیاوانە بەبێ هیچ جیاوازێک ژن ڕۆڵ و هێزی خۆی هەیە و بەپێ ئەمە دەبێت بەپێ یاسا ڕێک بخرێ ئیشی لەسەر بکرێ و تا ئێستا لە کوردستانە هێزێکی سەربەخۆ هەیە کە ئەم هێزە سەربەخۆشەیە ئێمە هەموو کاتێ بیرمان لەوە کردو ئێمە لە وتمانە لە داهاتوو ئێمە بەبێ جیاوازی بڵێن ئەمە هێزی پیا و ئەمە هێزی ژنە ئەم هێزی ژنانە ببێتە هێزێکی نیشتیمانی نەک بڵێ هێزێکی جیاواز لە ژنان یان جیاواز لە پیاوان و کاریشمان لەسەر ئەوە کردو خۆشبەختانە ئێمە پێدەڵم ئەو فەوجی ژنانە ئێمە بوو بۆ خوێندنگایەکی گەورە مەحەدێکی زۆر گەورە چەنەها کادری سیاسی و ئەسکەری لێ پێگەیاندووە لەبەرەوە ئەم هێزە هێزێکی کاریگەر بوو و ئێستا ئەو هێزە هێزێکی نیزامیە
چکە ئەمە لە قەنەعەتەوە لە بەرنمەیەکە بۆ لە سەردەمەیە ئەوە نیە بڵێ تازە ئەمە ژنێکەوە پێ ئەم هێزە ئەزمموی چەند سال لە 96 تا ئێستا ئەزمموی چەند ساڵی هەیە بۆ ئەو هێزە هێزێکی نیزامیە ئەو هێزێکە دروست بووە دەبێ ئێمە هەوڵ بدەین بەڕاستی ئەبێ مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەبێ لای ئەکەم ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لەوەی کە بە ئەم هێزانە زیاتر ڕێک بڕن ئەم هێزانە زیاتر گرنگیان پێ بدێ ئەم هێزی ژنانە بەڕاستی پەیوەندێکی زۆر باشیان هەم لەگەڵ هێزەکانی ئەمریکا یەکەم جار بۆکە هێزی ئەمریکا هاتووە مەشق و ڕاهێنانی بە هێزی پێشمەرگەی کوردستان کردو ئەی ژنان و هێزەکانی تەحالف و ئەمان هێزی هاوبەشکە هاتوون ینی مەشق و ڕاهێنانیان بەو ژنان کردو گرنگی ڕۆڵیان تا ئێستا تا ئەم دەقەیە گرنگی زۆر بە ڕۆڵی ژنانی پێشمەرگە دراو لە ناو هێزەکانە.